الليلة هو بيش ما في بوريقة بناسي. دوماني كوتا أوريقة ناسي. قلنا لك بيك كاسة يعني نعم ما عمادي السيحمي أنجمنا شو عمادي السيحمة زور ممنون زور سفاستك زور ممنون شكريا كأنجمني وزيران سيش كشنجة ما بدأ ممنون ومن إما قرزاري أم كاوي لا حكومت بو قوة بو حكومت دست خوشی لیکین زور سپاس یکین ان شاء الله لأمثال زیاده بیا بو خدمتی گلکی بو خدمتی دام دزگاکی حکومت و اما تالا چاودێری دارایی بووە قووەتێک بووە بۆ حکوومەت و دژبی گەندەڵی بووە و ئێمە لە حکوومەت زۆر سوودمەند بووینە لێی سەردەمانێک سەرۆکی چاودێری دارایی بووە ئیشێکی باشی لە حکوومەت کردووە و بە هەزاران راپۆرتی هەبووە بۆ هەموو دام و دەستگاکانی و من لە چەند کابینەیەک لەگەڵیا ئیشم کردووە هاوکاری بووم و ئەو هاوکارمان بووە و زۆر حکوومەت سوودمەند بۆ لێی و توانیوێتی دەست نیشانی زۆر خەلەل و تەجاوز و گەندەڵی بکە و ئێمە بەهۆی دەستگاکەی ئەموو بەهۆی نەزاهەت و مووقفی ڕاستی کاک جەلال توانیمانە زۆر کەس بدەینە دادگا توانیمانە ئجراعات لەگەڵ زۆر کەس بکەین ئجراعاتی ئیداری و لەو ماوەیە کە ئیشی کردووە بەڕاستی حکوومەت قەرزاری بووە منی ساڵێم کە هاتووین وەکو ئەنجومەنی وەزیران سوپاسی بکەین ئەحواڵی بپرسین و تەقدیری ئەو ماندووبوونە بکەین کە لەو سەردەمانە ئیشی لەگەڵ ئێمە کردووە ئینشا ئەڵڵا ئەمسالی زیادە بێ و ئەو چاودێریە کە دەستپێکەکەی بەباشی ڕۆشت چاودێریەکی سەرتاسەری ئیستا لە حکوومەتی کابینەی حەوت یەکێک لە ئامانجەکەمان ئەوەیە کە ئەم دەستگایە تەفعیلترکەین چاکترکەین بۆ ئەو بتوانین چاکسازی لە ئیدارەکانمان هەبێ ئەتوانین بڵێن چەند کەس ئیجرات لەگەڵاکراوە ئەبینین زیاتر لە 2500 راپۆرتی گەندەڵی هەیە لە دوێنی چاودێری بەڵام 2700 آخر من حەزەکە بەوە ئەو کاک جەلال ئەبێ قسە بکە ئەو راپۆرتانە شەرت نییە گەندەڵی بێت تەقدیری ئەمانە کە تەقدیرێکەکەن بۆ شتێک ئێمە بە دواچوون ئەەکەین لوژنەی بۆ دروستەکەین کە لوجنەکە گەیشتە ئەوەی کە ئەمانە گەندەڵین ئەو کاتە ئەدرێتە
دادگا ئجراعاتی خۆی ئەکا و من و ئەم پیاوە زۆر جار کە لە ئەنجومەنی وەزیران بوومە و ئیشم کردو لەگەڵ ئەمە سەردانی هەموو وەزارەتەکانمان کردووە بە سەدان راپۆرت ساغمان کردوێتەوە ئیستا یەکی گردووە بەڵام سەرۆکەکەی ئەبێ پەرلەمان دەستنیشانی بکە لەم ماوەی نزیکە دەستنیشانەکرێت جناب لو راپۆرتانی کە تبع حکوومەت وەڵام تایسا وەکە زانی تایسا کاریان پێنێکەوە تۆ هۆکارەکەی بۆ چێ گەڕێنیتەوە فەرموو لە تۆ پرسیار جواب نامەوە هۆکارەکەی بۆ حکوومەت دەگەڕێتەوە حکوومەت نایەوێت گەندەڵی چارەسەر بکات ئەوە بە کاک عیماد بڵێ من لەگەڵ خۆیان زۆر ئیشم کردووە نازانم چۆن حکوومەت نایە حکوومەت شش کەسمان داوە بە دادگا چواری معلوم بووە ئەو کەساتیانە لە چ پلێکابوون پلەی زۆر گەورە وەزیریتە باڵێ سەر و وەزیریش کاکمانێتی وەکو کابینەی نوێ لەبارەی بەگژاچونەوەی گەندەڵی چییە؟ وەڵا ئەوەیە ئێمە بەرنمەیەکمان هەیە لە هەر شوێنێک گەندەڵەیەک ببینین و ئەم کابینەیە لە بەرنمەی خۆمانەوە کابینەکانی تریش ئیشیان کردو بۆ چاکسازی دژی گەندەڵی بوونە و ئێمە لە هەر شوێنێک ئەو نەخۆشیە ئەو گەندەڵێ ببین بەگەژیا چین و ئجراعاتی لەگەڵاکەین بەڵێ وڵات تەواو بووەوە لەم ڕۆژانە ماوە وەکو چۆنڵێت کۆتایی پێبین هین لەکوێ فدراسیۆنی پەنابەرانی عێراقی ئەوەی کۆنگرانی ئێستا لەکوێ شوێنەکەی یەک ڕستمان بگە پێ باشە مامتەها خۆ دەزانی واجیبەکەی چییە ئەگەر لە مامتەها بێبی کە بە خاتری خوا ئیتر مامتەها شتێکی هەیە قانونیە لە داوایە کە بەخۆ میش بێ ناکەم بەڵام خارجی قانون بێ قانونی ناکەی کاک عیماد ڕەزی دەوڵەتی بێ قانونی تاسێن ڕەزی دەوڵەتی ئێستا زۆر سپاس تەواو کارم تەواو بووی لێ نازانم پەرۆدا پرسیار لە وەزیری پەروەردە ڕەبتی یانی ئێمە ڕەبمان لەگەڵەوانە نییە دەست خۆش دەست باسی دژی سپاس دەکەم لەسەر ئەو مۆزوعیان هشتا ماوە ڕۆژە قسەت بۆ ئەزانم کاتی ڕۆژە گوشتم کاتی نەهاتووە ئینشاڵڵا زۆر بەخێر بێن زۆر سەرچاو ئینشاءڵڵا حەزەکەم جارێک بێن بەس بۆ قاوە خواردنەوە باشە